الو سيرش كلا جوجل بزنه درشم دي حوالی خوشم بره جرف حافظ. الو والله داكي لا داكي شوية مشغول بحبله هيك هتتداك اخوة الو خبري خوشم بره درشم اوف واشكر بس سرچه امرو دعوتك دي اخوة حافظ واشكر چه شانسكمه ئازانی شانس هەیە تی دەرسەکە کە ئێرە وەڵڵا خۆمیش باوەڕم ناکرد دەرچمە مڕافقەکان حەوت هەشت سەعات سعیان کەچی من پێش امتحان بە 2 سەعات سعیم کرد و شکر بەخوا دەرچوون بەداخۆ باسی ئەم مەوزوعە ناکەم دایکێکە تەلەفۆنی بۆ کردی ئەزانیانی چی دایکە تەلەفۆنە بۆکە ئاواتم یەک سانی بیبینم ئێستا چ بگا بەوەی تەلەفۆنم بۆ بکە ئەزانی ئەگەر دایکم تەلەفۆنی بۆم کردای چیمە کرد جامەنا بە ئیسراحەتی خۆی قسەکە هەتا ئەو لە من بێزارە بوو نە من لەو بێزارم ئەو هەستەی منەمە تۆ نیتە بەڵام لە یەک سانیا ژیان تۆ گۆڕێ ئەو کاتە بە دەرچوون لە دەرسێکەتم خۆش ناویت بەڵکو کاتێ ئیشی تاوا ناوێت تەلەفۆنە بووە نایدەکتەنی ئیشی تاوا ناوێت ئەم هەستەونی نازانی چه عەزابێکە من بەس یەک نەسیحەتم بۆ تۆ من دەرگایەکی باشمە بوو ئەو دەرگایم لێ داخرا بگە بۆ دەرگایە هەتا دەرگاکە لێ دانەخرا خواحافیز ئیشتەڵا ئەژیت هەتا ئەگەی بۆ دەرگایە لەدایکیان ئەمرکە لە خزمەتتە